پاییز لە جوانترین وەرزەکانی ساڵە. پاییزە کە پێت دەڵێ بەڕاستی لە دوای گەرمایەکی زۆر ساردی بەڕێوە دەبێ ئاگاداربی. هەروەکو من خەڵکانێکی زۆر هەیە کە لەگەڵ تا سارد و بەڕاستی سارد دەبنەوە وەکو چۆن پێشتر گەرم و گوڕ بن هاوڕێتێکی زۆر خۆشەویستێکی زۆر، بەڵام لە دوای ئێستاوە بەڕاستێتە سارد و ڕۆکە. هەروەکو من چۆن ڕەنگی گەڵاکان دەگۆڕێت ئەوانش دەگۆڕێن لەگەڵتا. هەروەکو من چۆن گەڵای دارەکان هەڵدەوەرێنم بەڕاستی منیش هەندێک هاوڕێ و هەندێک خەڵکانێ وەکو من بەڕاستی خواحافیزی دەکەن و بەجێ دێڵن. بۆ ئیمامی عومەری کوڕی خەتاب رضی الله عنه دەفەرمێ لە سەرەتای هاتنی پاییز و زستاندا ئەو وەرزانن کە بەڕاستی وەرزی ئیماندار و موسڵمانە کە شەوەکان وردە و دەدرێژە بنەوە بۆ شەو نوێش، ڕۆژەکان کورتە بنەوە بۆ ڕۆژوبوون و بە ڕۆژوبوون، و باران دەبارێ کە چاکترین کاتە بۆ گیرابوونی دوعا، و لە هەمووژی مهمتر کەشێکی زۆر خۆشە چ بە ڕۆژاوێ چ بە شەوابێ بۆ قورئان خوێندن و دەورکردنەوەی قورئان. بۆیە ئەم وەرزانە وەرزی مسلمانن، ئاگادار بە کاتەکانی ساد بە سادی زۆر گرنگە بۆ عیبادەتکردن تێیدا. والله تعالى أعلم. السلام عليكم ورحمة الله وبركاته.